بازاڕەکانی سلێمانی ئارامن و شەڕ و ئاڵۆزیەکانی ناوچەکە کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخی شتومەک نەبووە. یەکێتی هاوردە و نادنکارانی کوردستان دڵنیایی دەدات دەواازەکان لەگەڵ ئێران بەکراوەی دەمێننەوە و نرخی هیچ کەلوپەلێکیش بەرز نابێتەوە. مەرزەکانی ئەوەی بەڕووی هەرێمی کوردستاندا هەیە هیچ ئاستەنگێکی تێدا نییە و ئێمە تێبینیمان کردووە کە بازار بە شێوەیەکی ئاسایی ئەڕوا بەڕێوە و کۆگاکانی ئێمە هەمووی پڕن لە خواردەمەنی و هیچ گرفتێک دروست نابێ بەهۆی ئەم جەنگەوە لە هیچ سنوورێکەوە خواردنمان بۆ نەیە بەشی 4-5 مانگ زیاترمان هەیە لە کۆگاکان کە ئەو خواردن کیفایەتی ناوبازار و هاوڵاتی ژەکات. مەرزی ترمان هەیە دەواازەی زیاترمان هەیە بە ڕووی هەرێمی کوردستاندا هەیە وەکو ئیبراهیم خەلیل کە زۆرترین کاڵا دێ بە دەرەجەیەک لە ئیبراهیم خەلیلەوە ساڵانە کاڵامان بۆ دێتە هەرێمی کوردستان کاڵای تورکی و ئەوروپی وا لەگەڵ ئەوەشدا لە سینەوە دێ بە زۆرترین کاڵامان بۆ دێ لە بەسڕەوە و عێراقیش پانتایەکی زۆری هەیە بە ڕووی ئوردن و سووریادا کەمە بەشێکین لە عێراق لەوێەوە کاڵایەکی زۆرمان بۆ دێ. لە کۆگاکان پێداویستی زیاتر لە 5 مانگ پاشەکەوت کراوە. لە حاڵەتێکیشدا ئەگەر دەواازە سنووریەکان لەگەڵ ئێران دابخرێن چەندین دەواازەی دیکە هەیە جگە لە ئێران تا خواردەمەنی لێوە هاوردە بکرێت. بەڵام سەرکونسوڵی ئێران لە سلێمانی دەڵێ محاڵە دەواازەکانمان لەگەڵ هەرێمدا بخەین. ئێمە وەکو کۆماری ئیسلامی ئێران هیچ کات لەگەڵ ئەوەدانین دەواازەکان دابخێن و هاتوچۆی بازرگانیش بەردەوامی دەبێت لەگەڵ هەرێمی کوردستان و هیچ گرفتێک دروست نابێت بۆ کەلوپەل و شتومەک کە لە ناوخۆی ئێران و لە ڕێگای ئێرانەوە هاوردەی کوردستان دەکرێت. جموجۆڵی بازرگانی لەگەڵ ئێران بەردەوامی هەیە. چەند ڕۆژێک بەر لە ئێستا چەند دەواازەیەکی لاوەکی داخران بەڵام دواتر وترا بەهۆی گرفتی تەکنیکیەوە بۆ و ئێستا کراونەتەوە هیچ گرفتێک دروست نابێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.